ئێرە گۆڕستانی شەهیدانی هەڵەبجەیە. تەرمی زیاتر لە 24 کەس لە خانەوادەکەی ئاراز لە ناو ئەم گۆڕا بە کۆمەڵەدایە. لەگەڵ TNT و مادەکانی لە کیمیابارانکردنی هەڵەبجە تەنها خۆی ڕزگاری بووە. ئەم شوێنی ناپاڵمە وەرگیراوە بۆیە مەیتەکان لە کاتی خۆیان چەند کەسێکی دڵسۆز لێرە کۆیان کردوونەتەوە کە ماڵی خۆمان 12 کەس و حەو خوشک و سێ برا و دایک و باوکمان لەگەڵ دوو مناڵی خوشکێکم لەگەڵ ماڵی خاڵۆیەکم 8 کەس دوو مناڵی خاڵۆزایەکیشم ئەمانە لەگەڵ نەنکم و خاڵۆمە هەر 24یان هەمویان بە کۆمەڵ بەسەریەکەوە بە جلوبەرگ و بە پێناسە و بە هەموو شتەکانیانەوە ئالێرا بە کۆمەڵ نێژراون. لە گەڕەکی سەرای هەڵەبجە ماڵێکی چۆڵ هەیە وەک بەڵگەی کیمیابارانکردنی هەڵەبجە تا ئێستاش هێشتویانەتەوە کە ماڵی ئاراسە وە خۆی دەڵێ زۆرترین قوربانی کە شەهید بوو بێتن لەم ماڵەدا بووە. لە ڕێگەی چەند کەسێکەوە ئەگەدار کرامەوە کە کەسکارەکەی تو لەو گەڕەکەن بە پەلە چوومە ژێر زەمینەکە ئەبینم لە کۆڵانەکە ژمارەیەک دڵسۆزی هەڵەبجەی خەریکۆکردنەوەی تەرمن کاتێکە گەشتمە سەریان زۆر ئەستەمە گێڕانەوەی کا بزانم چه حاڵەتێکم بەسەر هات لە سەرەتا زۆر تەبیعی بوو بینینیان وەمەزانی هەر بەحساوی خۆم ڕۆژانی ڕابردوو و خەوم بینیوم زانیوە هەر خەوەتا مناڵێکی بچکۆلانیان کە زۆر عاشقی یەکتر بووین تقریبا 8 مانگانێ بوو پێکەنین و جوڵانەوەی زۆر تایبەتی بوو کە باوەشم بۆوە کردو تەنقێڕان واگام لە خۆم نەما بوو ئەوە ئاخر جار و کەمیتەکانم بینیەوە دیارە بێئاگا بوو دوایی تقریبا 18 ڕۆژ ڕاگاتمەوە. ئاراز لە کاتی دادگاییکردنی سەدام حوسێن سەرۆکی ئەو کاتی عێراق یەکێک لە شایەت حاڵەکانی دادگا بوو. بەم جۆرە باز لە دادگاییکردنی سەدام حوسێن دەکات. سەدام حوسێن خۆی زانی عتا بکرێت و ئەوەندە بەڵگە و دۆکۆمنتم کۆ کردووە لەگەڵ هاوڕەکانە بە تایبەتەوە کاتە من لە بستای و ڕێکخراوە بوو پێم وت منی عەدام دەکەم و بە عەلی حەسەن مەجیدیشم وت کە من حکمی عەدامەکەی تۆ دەم و وەکو کوردێک ئەبم کە بە ئاشکرا حکمی عەدامی تۆ بم. دیارە ترس و دڵڕاوکەیەکی زۆر لە دڵیا هەبوو کە لەسەر یەکێ لە کەیسەکان ئیعدامە کرێت بەڵام ئێمە هەوڵمانەیە کە بەڕاستی ئیعدامکردنەکەی لەسەر هەڵەبجە بێت بەداخەوە ئیعدامکردنەکەی لەسەر هەڵەبجە نەبوو زۆر بەڵگە و دیکۆمنتی وڵاتان هەبوو بە ئیعدامکردنەکەی برایە ژێرگەڵ. لە کیمیابارانکردنی هەڵەبجە ژمارەیەک هاوڵاتی تەنها خۆیان ڕزگاریان بووە. ئێستا لە هەڵەبجە پێیان دەوترێت تاقانەکانی کیمیابارانکردنی هەڵەبجە کە ئاراز یەکێکە لەوانە. هەموو ساڵێکیش لە ساڵیادی هەڵەبجەدا زانیاریەکانی کیمیاباران بۆ میوانەکان دەخەنە ڕوو. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.